لگرگا کوچینه یا دناوا سنتر قضای آکرێ دا لەسەر ئاواکردنا خانیان ئاریشە دنابەرا بەشێک ji ئاکنجiyên vê گەڕەکێ و پۆلیسان دروست بوو. ئەف وڵاتیەت بێژن ئەف پارچەیەن ئەردی یên wanin lê şarەوانی bi zêdegavî dizanît. ئەو مشکلە ئەو ڕووکە خرسەر خۆنیە منێ کرێ ئەو بخۆژی یەت بێژن خۆنەکەی تەجاوزە. خانەکە نەیتەجاوزە چونکە خانەکەی ناو خریتێدا ئەو خریتەوان بوو ما داری خز 2006 و 2007 خانەکەی ناوەی خریتێدا. ئەوە 11 ساڵە حکومەتە ئاردەدام هاکی گۆدی مگوتێتە مەشۆی گوندی دیهۆرە و یە سەدەی هەودەیە و 14 15 زۆم ئەوژی دیهۆرە وێ دامە خری داوری بەرێ مای خریتەکرێ مەهەندزە خر ئەوە ئەمێتۆدا شۆکەنوەکە 500 600 خۆنی تێتە تێدات قەت حەکانەوە ئێرە ڕۆمای کانەوە ئێرە ڕۆمای ئاڵەمە خۆ ئاوات کردن یەک کوڕێوە جودا بیە برایوە جودا بیە خۆ بەری 5 ساڵە کری مەجبورە بێت ئاوا بکات پارێ وێ تێڕە نۆکە شرتەوە 10 15 ڕۆژە نامە کەوتە وڵا نابێت هەنگاو خۆنیارە خۆنیا چیکە سەرۆکی باژێڕوانیا ئاکرێ بۆ کوردسات نیوز دیار دکات ku ev kêşeye ya beriya çend salan ew wan çendîn caran li jinên xwe hinartîne ji bo çarekirina vê arîşeyê lê xudanên van mulkan rêgirî li wan kirîne. مخابنی و اول سال 2006 و 2017 11 ساله اف آریشه هلا اجتماعی اف خلکش قدر خلکه ملاکات کرد ملاکات بته اف بش تعویض ملک منه چه آریشه سرنیه و بلای کی دیوش ملاک یرازینیه اف عرضه الحصاوی بته کشتن اگر ملاک رازینه بیت الحصاوی بته کشتن اف خانیه خرد بزیده گاوی نه حساب کردن نو کما اف بابت را گرتیه تویت ملاک بین تنزل الحصاخو بکن دوی آریشه چهار سر بکن. آکنجین و تاخی و خودان وان ملکان بیژن اف پارچین زوی و خانیروان زیدگاوینی نه چونکی شارەوانیا ئاکرێ اف نقشه دانایه و هیوی خازن دمک زودا اف آریشه بوان بهتا چاره کرن. دلبرین غازی کوردسات نیوز ئاکرێ